بەرنامەی چالاکوانێکی بواری ژینگە یاخود پسپۆڕێکی بواری ژینگە ناتوانێت بە ئەزمون و زانستەکەی بیگەێنێ ئێمە ئەمڕۆ توانیمان بە میوزیک ئەو پامە بگەێنین ئەوەی ناوترێت مۆسیقاوتی حکایەتی زۆری گێڕاوە دڵنیام تۆش بیتە ئێرە قسەی خۆت هەیە ئێمە وەک ژەنیارێک هەستی خۆمان بۆ ئەم سروشتە بێنازا دەربڕیوە بۆ ئەوەی سەرنجی هەر تاکێکی کۆمەلگا بۆ ئەم سروشتە پیسە ڕابکێشین. پیسبوونی ژینگە گەشتۆتە ترۆپ ئاشکرایەکەوە مرۆڤ هۆکاری ئەو پیسبوونەیە لەبەرەوە پێویستە لە بەرامبەر ئەو پیسبوونیکەوە ڕۆژانە ئەم مرۆڤانە دەستیانێ لە پیسبوونی ژینگە کارێک بکەن کەوا هیچ نەبێ بەرامبەر بەو کارە بێکەوە کردویانە بەرامبەر بە ژینگە. پاکڕانەگرتنی ژینگە خیانەتێکە بەرامبەر نەوەکانی داهاتومان بە هەمومان پێکەوە پارێزەی ژینگە بوو. ژانیار یا موزیسیان هەمیشە سعی کرد کە هەست ئینسان و مرۆڤ بە موسیقیەکەی دەربخەیت وەلی ئێمە ئەمڕۆ یەکەم جار و بەرنامەی ژینگە پارێزی کە لەسەر ژینگەی پیس دروست کردیا سعی کردی من هەست سروشتەکەمان دەربخەی من ئەو هەستی کە بە تەبیعەت وەرگری من ئەو هەستی کە سروشتمان بە پەیماندەی ئەوە دەربخەی من یەکەم جار کە ئەو پشنیارەوە من کریا کە لە ئەو بەرنامە بەشداری بکەم لەلای خۆم وتم زۆر گرنگ نییە بەڵام ئەو کاتێک بەشدار بووم هاتم لێرە ئەو سروشتە پیسە دیم بەوە تێگەشتم کە چەنی ئەو سروشتە لە ژیانی من دەخیلە و ئەوەیە گرنگە کە مسبب ئەو اتفاقە منم ئەو سروشتە من دروستم کردووە لەبەر ئەوە سپاسکەم بوو بەرنامەکە بەرهەم جوانەکەتان کە زۆر زۆر گرنگە ئیمەی کورد با سروشتە جوانەکانمان بپارێزین پاک و خاوین گیریان بین.